لارەکانی گەڕی دووەمی خولی نایەبی کوردستان لەسەر یاریگای دووەمی فەڕەنسا و هەریری یعنی هەولێر میوانداری گازی باکووری شاری کەرگوچی کرد. لا دەستپێکی یاریەکەوە هەردوویانە بەداخراوی یاریان دەکردو هیچ مەترسێکیان بۆ سەر گۆڵ یەکتر نەبوو. لە خولەکی سێزدا ناوبژیوان لێدانێکی سزای بۆ گازی باکوور ئەژمار کردو. ئەحمەد حوسێن جێبەجێ کرد بەڵام تۆپەکەی بۆ دەرەوەی چوارچێوەی گۆڵ لێدا و لێدانە سزاکەی لەدەستدا. دوای ئەمە یاریزانانی هەولێر بە دوو لێدان هەڕەشیان لە گۆڵ یانەی میوان کرد بەڵام بێ ئەنجام بوو. یانەی گازی باکووری شین پۆشیش لە یەک لێدان نزیک بوو لە گۆڵ بەڵام عەبدوڵڵا حەمەدی گۆڵپارێز بە ئاسانی کۆنتڕۆلی کرد. نیوەی دووەم لە سەرەتایەوە یاریزانانی هەولێر بەخۆکەوتن هۆگر دەرفەتێکی ئاسانی بۆ ڕێکەوت بەڵام بە ئاسانیش لە دەستیدا. ئەحمەد حەسەنیش لێدانێکی دووری بۆ گۆشەی ئەستەم لێدا بەڵام گۆڵپارێزی گازی باکوور گۆڵەکەی پاراست. ئومێد جیهاد لە هێرشێکی خێرا تۆپێکی لەسەر عەبدوڵڵای گۆڵپارێزی هەولێر بەرز کردەوە بە ئامانجی گۆڵ بەڵام تۆپەکەی ئاراستەی دەرەوەی گرت. خولەکی 82 بووە ساتەوەختی ڕووداوە گرنگەکە ئەویش تاکە گۆڵەکەی یاریەکە بوو. هۆگر حوسێن بە لێدانی سەر بۆ هەولێری زەردپۆشی تۆمار کرد. لەم دەرفەتە خەریک بوو گاز ئەنجامەکە یەکسام کاتەوە بەڵام سالار حوسێن بە جوانی مامەڵەی لەگەڵ تۆپەکە نەکرد هەر بۆیە یاریەکە بە سوودی هەولێری خاوەن یاریگا بە کۆتە هات. سواز بۆ خوا سەرەتا هیچ سێ خاڵێک ئاسان نییە بەوە دەچێنن بەڵام بە ئەهمیەتێکی تاوە ئەو یاری ماوەگر زۆر گرنگیمان پێدا ئەوە بوو بەرهەمەکەی ماندی سێ خاڵمان بەدەچینە ئینشاڵڵا لە یاریەکانی تریش هەمان ئەنجام دەبی. بەڕاستی ئەم یاریەکە هاتین بۆ هەولێر ئەگەیانی هەولێر خۆمان دانابوو بڵێن بۆ سێ خاڵی یاریەکە نەهاتوین بەڕاستی تۆ سێ خاڵ بەدەست نێنی تعادل بێنی هەر باشتر لە دەرەوە یاریگای خۆت بەخوای گەورە سەرکەوتومانی نەکرد. لە گەیمی یەکەمە پەنارتیەکمان بۆ هات ئەو پەنارتیە گۆڵمان کرا لەوانەیە یاریەکە گۆڕانکاریی زۆری بەسەراباتە لە دوای پەنارتیەکەش چەند هەڵێکی گۆڵمان بۆ هات بەڕاستی ئەوایە گۆڵمان کرایتر سەرکەوتو نەبووین. بەمەنجامە هەولێر بووە خاوەنی 4 خاڵ و گازی باکووریش تەنها خاڵێکی هەیە. حوسێن محەممەد کەناڵی پێام هەولێر.